بە بۆنێ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە سەرجەم مسلمانانی جیهان بە گشتی کوردستان بە تایبەتیەکەین و سەرجەم دیانەتەکانی تریش ڕێزدا هەموو بیر و بۆ چوونە جیاجیەکان و ئاینە جیاجیەکانی شەگرین لە مانگە پیرۆزەیە. لیژنەی ئەمنی شاری سلێمانی بە ئامادەبوونی هێشێتی زانایانی کوردستان لقی سلێمانی و ئەوقافی سلێمانی ئەمڕۆ کۆبووینەوە سەبارەت بەو ڕۆژشۆنانەی کە ساڵانە پێویستە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بیگرینە بەر. بڕیارەکان سەبارەت بە ڕۆژشۆنگرتنەبەری مانگی ڕەمەزانی پیرۆزەوەیە کە سەرجەم چێشخانەکان کراوە بن و بەبێ هیچ شەرت و شرووتێ جگە لەوەی کە ئەبێ ڕێزە مانگی ڕەمەزان بگرن و پەردەی پیابن و ئادابی گشتی کۆمەلگاکەمان بپارێزن و سەرجەم ئەو سۆپەرمارکێت و سەرجەم ئەو چێشخانە و ڕستۆرانتە گەورەکان لە ڕۆژی جەژنە لە سەعات دەوە ڕۆژانی یەکەم و دووەم و سێەم تا دوایی کراوە بن و کۆبوونەی تایبەتیش بۆ ئەو حاڵەتانە سەرجەم مەسەلەی مەیفرۆشی و ئەوانە وەکو ساڵانی پێشوو قەدەغا بێت و وەلیژنەکانمان بەرپرسیارن لە بەدواداچوون بۆ هەموو ئەو کارانە بەڕێوەبەرەتی بازرگانی لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانیە چاودێری نرخی بازاڕەکەن بۆی لەم مانگەیە ئیستیغلال نەکرێەوە لەسەر هاوڵاتیان نرخەکان بەرز نەکرێنەوە وە کوالێتی کۆنتترۆڵی لایەنی خواردەمەنیەکان و پێشکەشکاری موادە خۆراکی سەرچەکان بە هاوڵاتیان سەرجەمەخرێنە ژێر کۆنتترۆڵی لیژنەکانی قایمقامەت و لاەنە پەیوەندیدارەکان و بەڕێوەبەرەتی تەندروستی و قایی سلێمانی لەگەڵ ڤێرتەرنەریە پێویستە چاودێریی وردی بازار بکەن لەگەڵ چاودێری بازرگانی سلێمانیە. ئێمە هیوادارین مانگێکی پڕ لە ئارامی و ئاسایش بەرینە سەر و لێرەوە ڕێز و سڵاوی خۆمان بۆ هەموو مسلمانانە نێرین و لێرەشەوە ڕێز و سڵاوی خۆمان بۆ پێشمەرگە قارەمانەکانی بەرەکانی جەنگە نێرین و ڕێز و سڵاومان بۆ هەموو کەسوکاری شەهیدانە نێرین کە هیوادارین لە داهاتووە میلەتەکەمان بە خۆشی و بە شادی بژی و ئەو ماساتانی کە ڕووی تێکردون چ لە ڕووی داراییەوە چ لە ڕووی مالیەوە چ لە ڕووی ئابوووریەوە و چ لە ڕووی ئەو نائەمنیەتی کە داعش خستوێتێ سەر هەرێمی کوردستان ئەو حاڵەتە نائەمنیە بە زووترین کات ئەوە کۆتایی پێبێ و بتوانین کارێک بکەین کە لە ڕووی ئەمن و ئاسایش و ئەمنیەتی قەومی وڵاتەکەمان و ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی ئابووریەوە ژیانمان لە ئێستا باشتر بێ و وابەری تنگانەش کوردە ئیشەڵا بەسەر هەموو کەم و کورتەکان ئازاڵە بین. من لێرە سوپاسی هەمووتانەکەم بەخێر چەند میوانخانە و چێشتخانە لەگەڵ تێدا لە مانگی ڕەمەزانە کارەکە لەگەڵ ئەوەش ئەو باسانەوە کرد کە ئەبێ بکرێنەوە ئەگەر مەسەلەن هەر میوانخانەیە چێشتخانە یان ئەو شوێنان دیارتان کردووە سەرپێچی بکە سزاکەی چییە؟ دووەمیشەوەی بەدواداچوونمان کردووە نرخ لە ئێستادا گران بووە لەگەڵ نزیکبوونەوەی مانگی ڕەمەزان. ئێوە چیتان کردووە بۆ ئەو بارە سزای کەستان ناوە کەرەوە بە داتەژداتان بێت؟ ئێمە ڕۆژانە بەڕێوەبەرەتی چاودێری بازرگانی سلێمانی لیژنەکانی دەست بەکارە زایدەن لیژنەکانی خۆمان ئەوانە غراماکەین هەر حاڵەتیچکەی پێویستیشکا بۆ شوێنانە داخستنیشی تێکەوەیکەین و غرامەی قورسیشمانەیە بۆ سەرپێچی کاران بەڵام بەرزبوونەوەی نرخ ئەگەر جوڵانەوەیکی تێکەوت بێ نەک بازدانی تێکەوت بێ زۆر بەرز بوێتەوە پەیوەندی بە وەزعی بەرزبوونەوەی دۆلارەوە هەیە پەیوەندی بە وەزعی بەرزبوونەوەی نەوتەوە هەیە پەیوەندی بە وەزعی بەرزبوونەوەی نرخی زێڕەوە هەیە ئاڵتوونەوە هەیە ئەوانە تەسیرەکەن چکە بەداخەوە ئێمە پێداویستەکانی خۆمان لە سەتا نزیکی ئەگەر زیاتر نەڵێن لە سەتا هەشتای هەموو پێداویستەکانی مرۆڤی کوردستانی ئێمە لەسەر پێداویستە دەریچەکانە واتە لەسەر بازرگانی دەرەچیە نەک پێداویستەکانمان بتوانین لە ڕووی موادە خۆراکیەکانەوە جلوبەرگەوە تا دوایی خۆمان دابینی بکەین بۆیە ناتوانین منافەسەیەکی سەختانەی دابەزانی نرخین چکۆ هەموو ئەو شتان هاوردانی کە لە دەرەوە بۆمانە تەسیراتی بەرزبوونەوە و نزمبوونەوەی دۆلار و نەوت و ئاڵتون و هەموو شتێکاری لەسەرەکە ئەوە بەدەست ئێمە نیە ینی ئەوە حاڵەتێکی گشتیە لە هەموو شوێنەکانەوە بۆیە ئێمە بەپێی حاڵەتەکان لیژنەکانمان ڕێوشێنی پێویستەگرنە بەرامبەر بۆ حاڵەت.
بناوی خی بکشندە و میهرەبان منی شەروەها و برای بەڕێز و خۆشەویست پیرۆزبایی لەسەر جە مسلمانانی دنیا و مسلمانانی کورد بە تایبەتی و لە پێش هەمووشیانەوە پێشمەرگەکان و هێزەکانی ئاسایش و ناوخۆ پارێزەرانی شەرەف و کەرامەتی ئەو گەلاکەم پیرۆزبایان یەکەمەوە لەو مانگا بە هەر یەخۆزینەوە هەمومان دوعای سەرکەوتنیان بۆ بکەین خی گەورە بیان پارێزە چونکە پارێزگاریکردنی ئەوان تەنها لە کورد نییە بەڵکو لە هەموو مرۆڤایەتیە ئێمە خۆشبەختانە لە شاری سلێمانی هەموو کاتێک لەگەڵ ئیدارەی شارەکە هەماهەنگێکی چاکمان بووە بۆ بەڕێوەبردنی بۆ ئەنەکان بەگشتیوە بە تایبەتیش ئاینیەکان توانراوە لەو هەماهەنگیە هەموو شتەکان وەکەوە ڕێک بخرێ کە ئادابی گشتی و ئاینەکەمان و عرف و عادەتی شارەکەمان و میلەتەکەمان قبوڵیەتی و سەرپێچی کاران نەیانتوانیوە دەست درێژی بکەن لە سەر بڕیارەکانی لیژنەکان ئێمەش وەکو یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان و وەقافی سلێمانی کە وەکو یەک تێک بەیەکەوە کارەکەین هەموو کاتێک هەوڵی ئەوەمان داوە بۆ ئاینیەکان لەو سنوورانەدا بن کە شەرعی خوار ڕێگەی پێداون و نەبێتە هۆی ناڕەحەتکردنی هیچ کەسێکی تر و عیبادەتکردنیش دیارە لە بینی مرۆڤ و خوای خۆیەتی بۆیە وا چاکە مرۆڤەکان عیبادەتکردنی خۆیان بە کەسی تر نەفرۆشنەوە و کەسی تریش بۆی نیە هەروەها شتەکانی خۆی بفرۆشێ بەو کەسانی کە عیبادەت دەکەن بۆیە داواکەین لێرەوە لە خەڵکی کاسبی شارەکەمان بە تایبەتی ڕێزی ئەم مانگە ڕەمەزانەوە ها بگرن کە بزانن میلەتەکەمان لە چ بار و گوزەرانێکایە و پێشمەرگەکانمان و هێزەکانی ناوخۆمانەوە لە پشتەوانی شەو فەرمانبەران کە هەموو بەرمان بەرێگەم ڕۆک و پێشمەرگە ڕەفتارەکە و بەڕاستی بە موچێکی کەم یا نەبوونی موچە دەوامەکە کە بەڕاستی خەڵکی کاسبی شاوی لەوان بێ وەکو کاک بەختیاری شارەتی پێدا دیارە پەیوەندی بە دۆلارەوەی بەڵام پەیوەندیکی بە زەمیری خۆمانەوە ناکە خۆمانەوەی و بەشێکیش لە ئاینەکەمان یارمەتی دانی خەڵقا بۆیە ئێمە لێرەوە وەکو ئەوقاف و یەکێتی زانایان بەڕاستی بانگەواز دەکەین بۆ ئەو خەڵکی کاسبی ناو شارەکەمان کە ڕێز لەم مانگە و هەموو کاتەکانی کریش بگرن و ڕێز لە میلەتەکان و مسلمانانی میلەتەکان بگرن. ئەوە خەدەغە نەکراوە کاکە گیانەوە پێشکەش ناکرێ وەکو جاران چاخانەکە نابێ ئاو خەڵک لەگەڵ خۆیان ئەیهێنێ ئەیخواتەوە ڕێزی فەرمانبەرەکەی تەنیشتی خۆیە گرێ یا لە شوێنێکە هەیە بە پارای کڕی خواتەوە کەس ڕێگای لەمە نەگرتووە بەس وەکو جاران بە ڕەسمی پێشکەش ناکرێ تەنها هەرەوە نەیە ئەگەر کەس ڕێگای نەگرتووە نێ هەموو مەتعەمەکانمان کردوتەوە هەموو چاخانەکان کراون بەزێ بێ ڕێزی لێ بگرێ پەردەیەکی پێوە بگرێ ئەوش ڕێزە دەوروبەرەکەی خۆی بگرێت تەنهاوە نێ ڕێگامان نەگرتووە لەوەی خەڵک کە بە ڕۆژوونی ئاو نەخواتەوە یا بێ بە ڕۆژوو بێ کە بە ڕۆژوونیە بێ پێداویستەکانی خۆراکی خۆی یا ئەو خواردنەوە یا خواردنەوە هەر شتێکی تریکە ئەوێ ئەبێ جێبەجێەکەات. ئێمە لیژنەیەکی باڵا لە محافزەی سلێمانی کۆبووە لەسەر چارەسەرکردنی کێشەی سوالکردن ئۆفیسی UN لە سلێمانی هاتە ناو مەوزوعەکەەوە دوای ئەوە داوای مودەیەکی زەمەنیان کرد مودە زەمەنیەکەمان داونە تێ دوای مودە زەمەنیەکەی کە ئەوان ئەڵێن تەوعیانەکەین ئەڵێن هوشیاریانەین ئێڵێ بانگی کەسوکاریانەکەین دەورەیان بۆکەین و ڕۆژانە 4 سەعات بەنە شوێنە تایبەتەکانی خوانەوە دوای ئەوەی کە UN مودەکەی کە تەواوە بێ مانگێکمان پێداون دوای ئەو کۆبینەوە لەگەڵیانە بە هاوکاری لەگەڵ ئەوان و لایەنە پەیوەندیدارەکانە چارەسەری و مشکلەیە بەرنامێکمان بۆ داناوی شەڵا چارەسەرێکی ئاو کارەبا ئەتا ئێستا گرفتێکی ئەو تۆمان نییە کە هەڕەشە لەوە بکە شار بێ ئاو بێ یا بێ کارەبا بێ بەڵامەوە لایەنە پەیوەندیدارەکانی کارەبا و ئاو دڵنیایی ئەویان داوینە تێ کە لەم مانگەیە ئاستەنگ و گرفتی ئەو تۆمان نابێت کە جێگای ئەوە بێ خەڵک لێی بترسێ ئیشەڵا هەرواشە بوو.